بسم الله الرحمن الرحيم. دووبارە لەوانەی سێمی ئەمڕۆمان کە لەسەر گەورەی پیرۆزی قورئانی پیرۆز و هەروەها گەورە و پاداشتی قورئان خوێندن و شەوانی لەیلەتول قەدرە. ئەگەر بێت و بێنە سەرەتادا باسی قورئانی پیرۆز بکەین دەڵێن لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلكم يتفكرون. بدڵنیایی ئەوە قورئانی پیرۆز چاکترین و باشترین و ڕێنیشاندەرە لە بۆ مرۆڤ و وتەی خودای پەروەردگارە و قورئانی پیرۆز ڕابەر و ڕێنیشاندەرە و هەروەها چەندین زانستی تێدایە و باس لە داهاتوومان و لە ڕابردوو چەندان چیرۆک و بەسەرهاتی پێغەمبەرانی تێدا باس کرایەوە. ئەگەر بێت و پێناسەیەکی کورتی قورئانی پیرۆز بکە هەرچەندە ئێمە ناتوان لەو ئاستەدانین، بەڵام هەوڵمدا پێناسەیەکی کورتی قورئان کە بریتیە لە کتێبێکی پیرۆزی ئاسمانیە کە لەلایەن خودای پەروەردگارەوە لە بۆ پێغەمبەرمان محەممەد درودی خودای لەسەر بێ ڕەوانەی سەرزەوی کراوە کە لەلایەن فریشتەی گەورە جبرائیل عەلەیهی سەلام. قورئانی پیرۆز لە هەر شتێکدا هەبوو بێ ئەو شتە گەورە دەکا و مەزنی دەکا و بەرزی دەکاتەوە لە بۆ ئاسمان. یەک لەوانە ئەگەر تەماشا بکەین قورئان لە شەوانی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دابەزیوە کە لە شەوانی لەیلەتول قەدرە کە دەکەوێت لە شەوی کۆتایی ڕەمەزان واتە لەو شەوانێک کە ئێستا تێداینا لەم شەوانەدا قورئانی پیرۆز دابەزیوە. بۆیە دەبینین مانگی ڕەمەزان گەورەترین مانگە فەرز کرا بەسەر مانگەکانی ترەوە، بۆیە خوای گەورە ئەو ئومەتەی بەرز کردوتەوە و یەکێک لەو ئومەتانی کە موژدەی بەهەشتیان پێدرایە و هەروەها لە بۆ پێغەمبەرمان محەممەد درودی خودای لەسەر بێ و کۆتا کتێبی ئاسمانیە کۆتا موعجزەیە کۆتا کتێبی ئاسمانیە، بۆیە تەواوکەری هەموو کتێبە ئاسمانیەکانی پێش خۆیەتی کە خوای گەورە لە بۆ سەرزەوی ڕەوانە کردیان. ئەوەی کە لە قورئاندا لە بۆمان شیکرایەوە لە کاری چاکە و خراپەکان، ئەگەر ئێمە قورئان بکەینە ڕێنیشاندەری ژیانی خۆمان لە بۆ ئێستامان لە بۆ داهاتوومان، ئەوە دەتوانین برێن بەهەشت مسۆگر دەکەین، چونکە هەموو ئەو چاکە و ئەو کارە خراپانە کە قورئان باسی کردێ لە بۆمان کە شتێک لە بۆ مرۆڤ خراپە و شتێک لە بۆ مرۆڤ باشە کە لە قورئاندا باس کرا. بۆیە پێویستە لە ژیانی ڕۆژانەماندا قورئان بکەینە پرۆگرام و بەرنامەی ژیانمان بۆ ئەوی دوور بکەوینەوە لە هەموو زیان و بەهەشتی مەزن بەدەست بێنین. ئێستا چەند خاڵێک باس دەکەم کە لە قورئانی پیرۆزدا باس دەکرێت گرنگی قورئانی پیرۆزمان لە بۆ دەکا. ئەو کەسانی کە قورئان دەخوێنن و فێر دەبێت و خەڵکیش فێر دەکات پاداشتێکی زۆر گەورەیە. قال الرسول صلى الله عليه وسلم واتە پێغەمبەر درود خودای لەسەر بێ دەفەرمێ خەیرەکم من تعلم القرآن وعلمه. باشترین کەستان کە فێر ببێت ئەو فێربوونەیە کە فێری قورئان ببێ و خەڵکیش فێر بکات. قورئان لە ڕۆژی دوایدا شەفاعەتمان لە بۆ دەکات. ئەو کەسانێک کە قورئان دەخوێنن ئەم قورئانە لە ڕۆژی دوایدا خۆی بە جواب دێتن شەفاعەت لە ئەو کەسە دەکات لە ڕۆژی دوای لای خودای گەورە. قال الرسول صلى الله عليه وسلم من أته النوم بالليل فيشفعني فيه. واتە ئەی پەروەردگار من شەوان خەوم لێ زڕاند بوو کردبوو خوددا لەبەر خاتری من لێ خۆش بە و تکاکەم لێ وەرگرا، بۆیە خودای گەورە وەڵامی ئەم قورئانە دەداتەوە لەو بەندەیەی خۆی خۆش دەبێتن. ئەو خاڵانەی کە باسی دەکەم هەمووی باسی گەورەی قورئانە. قورئان کە لە ڕۆژی دوای چی لە بۆ ئەو بەندانە دەکە کە دەیخێنن وەخوای گەورە لاشەی ئەو کەسانە لە ئاگری دۆزەخ دوور دەکاتەوە کە قورئانی تێدا. مەبەستمان چێ لێرە قال الرسول صلى الله عليه وسلم لو جمع قرآن في إهاب ما أحرقه الله عز وجل في النار. واتە خوای گەورە ئەگەر دەستەیە قورئانی تێدا بیان ئەو کەسانێک کە قورئان دەخوێنن قورئان دەچێتە دڵ و دەرونیان دەچێتە جەستەیانەوە. واتە ئەو کەسانێک کە قورئان دەخوێنن لە جەستەیاندا هەیە خودای گەورە ئەو جەستانە لە ئاگری دۆزەخ دوور دەخاتەوە. قورئان شیفایە و چارەسەرە بۆ هەموو نەخۆشی دەرونی و جەستەیەکانمان. خودای گەورە دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ولا يزال للظالمين إلا الخسارة. واتە ئێمە لە قورئاندا ئاەت و سوورەتانێکدا دەبەزێنین کە بێدەبێتە هۆی شیفای جەستەیی و دەرونی نەخۆشیە دەرونیەکان نەخۆشە جەستەیەکان، هەروەها دەبێتە ڕەحمەت بۆ هەموو نەخۆشێک و شیفا لە بۆ باوەڕداران. و قورئان لە شەوی لەیلەتول قەدر دابەزیە، بۆیە شەوی لەیلەتول قەدر فەرز کرا لەسەر شەوەکانی تر و لەو شەوەدا مەلائیکەتەکان دادەبەزنە سەر زەوی و خوای گەورە گوێ لە بەندەکانی ڕادەگری ئەوانەی کە دوعا دەکەن ئەوانەی کە ئاواتە چیان هەیە لە دڵ و دەرونیان خودای گەورە ئینشاءالله لەو شەوانە لە بۆمان
شەوانی لەیلەتول قەدر کە باسم کرد کە زۆر گرنگە پێویستە لەو شەوانەدا یەکەمیان شەونێ زۆر گرنگە خوێندنی قورئان هەروە ختمکردنی قورئان لەو شەوانەدا ذکرکردن زۆر سبحان الله استغفر الله سبحان الله وبحمدی ئەو ذکرانێک کە خوای گەورە لا إله إلا الله الله أكبر وهروها ئەو دوعاش اللهم إنك عفو كريم تحب عفو فاعف عني اللهم إني أسألك عفو والعافية في الدنيا والآخرة أو دعاء زور قرنجة كلا شواني ليلة القدر زور دباري بكينوا وهروها خير بكين سرداني نخوش بكين أو خيرك زور قوري لشواني ليلة القدر كأنسامي بدين أجر خيرك بشتكي بتسوكش بي خواي قورة بخيرك زور قوري دنسري أجل شيء ليلة القدر كرابي وهروها سرداني كردني نخوش يارمتي داني هجاران شو نمزقوتا كان شونيش أوانا ببردوامي دوباره بكرينوا ما مستبيستما قرآن نايتري هي بله قرآن بيروز سناوة هي دتوان بلهم قرآن كتاب نور ذكر موعظة وإلى آخره بس قرآن أون دقوله لبروي قرآن لبروي كومالك زانستو هروها كومالك رين شاندر لبومروف كومالك معجزات يدا لبومروف بلام كورترين يان أويكا وتي خداي پروردگارا بۆیە کە هیچ کەسێک ناتوانێت تا ئێستا پیتێک حرفێک تەنانەت یەک حرەکەش لە قورئانی پیرۆز بگۆڕێ چونکە کەلامی خۆیان کو دابەزێ هەروەک خۆی تا ئێستا بەو شێوە ماوەتەوە. ڕاستەکە ئەو کەسانە قورئان دەخوێنەوە دەستنە ڕێزی فریشتەکە؟ بەڵێ بێگومان لۆ چونکە خودای گەورە کاتێک کە مرۆڤ قورئان دەخوێنێتن خودای فریشتەکان لە دەوری ئەو کەسانەدا کۆ دەبنەوە کە گوێ لەو کەسە دەگرن کە قورئان دەخوێنێتن بۆیە ئەو خودای گەورە ڕێزی زۆر دەرێت لە دوای ئەوەی کە خوای گەورە ئەمر بە بەندەکان دەکات کە ڕێز لە چێ بگرن لەو کەسانێکە پیرن ڕیش سپین بەڵام هەروەها ئەو کەسانش کە قورئان دەخوێنن بۆیە فریشتەکان کە لای خودای گەورە ڕێزی زۆریان هەیە ئەو کەسانێک کە قورئان دەخوێنن هەمان ئەو ڕێزانەیە هەیە کە خوای گەورە لە فریشتەکانی ناوە. هیوادارم سوودێکی هەبوو لە بۆتان و لە کۆتاییشدا دەڵێم السلام عليكم ورحمة الله وبركاته إن شاء الله تا برنامج بابتي تر لخدمتان دموكاتي خوش ومام أول بو همتان